ئینسان زۆر شت لە چەکوش فێر دەبی من چەند ئامۆژگاریەکی بچووک نەبتە ئامۆژگاری چکە ئینسان دائیمەن گەورە گچکە ئامۆژگاری دەکات لە حەدیوەینەی بە بیرینانەوە بیت. چەکو زۆر حکمەتی تێدا یەک لەو شتانەی کە بەڕاستی ئامرازێکی زۆر بەتوانایە لۆ چەند شتێکی بۆ نمونە هەر کاتێک ئینسان ئیرادەی خۆی وەک چەکوت سەیر بکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەموو گرفتەکانی ژیانی وەک میسمار وەک بزمار دێنتە بەرچاوی. یعنی هەموو چەکوجێک هێز و توانای خۆی هەیە لە بەرامبەر هەر بزمارێکی. و دووەم شت ئینسان ئەگەر بزانی ئەو چەکوشە بە چ ئەندازەیەک لە شوێنی مەبەست دەدا و بە چ ڕادەیەکی زبر قووەت چەکوشەکە ئیستعمال دەکا و بە چ حکمەتێک لێ دەدا و بە چ مەبەستێک تەنفیز دەکا و لە چ کاتێک و لە چ ساتێک ئەو کاتی لێدانی ئەو چەکوشە لە شوێنی خۆی پێی دەگوترێت حکمت کە خوای گەورە ڕەجاع دەکەم لە رب العالمین لەو کەسانەمان کە دەفەرمێت یؤتی الحکمەتە من یەشاء ئەوەی خواویستی لەسەر بێت ژیری پێدەبەخشێ. لە ژیانی منیش لەوەی هیچ لەبیر نەکەم هەموو شتێک لە ژیاندا بەبێ ژیری تام و چێژینی هەر کردەوەیەک. ئینسان ئەگەر فکر کاتەوە خوا لە قورئان دەفەرمێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم ادع إلى سبيل ربك بالحكمة پاشان دەفەرمێت والموعظة الحسنة. دەبی ئینسان یەکەم جار لە ژیاندا ئەگەر بیەوێ کەسێک بانگهشتی ئاینی پیرۆزی ئیسلام بکە بە دڵێکی زۆر نەرم بە زمانێکی زۆر شیرین بە گفتارێک کە گفتارەکە ڕاستکردنەوەی کردارەکانی ئینسانبی لەو حالەتەدا ئەو چەکوشە واتە بەکارهێنانی حکمت پێش ئەوەی بەکارهێنانی موعظە بکرێت. ئێمە زۆر بەمان وتار دەدەین بەڵام کەممانەیە ژیرانە لە کات و سات و مەبەستی خۆی قسەکان بگۆترێت. لەبەر هەندێک زۆربەی ڕێز و حرمەتم لە وتاربێژەکان هەیە کە وتار دەدەن ڕۆژانی هێنی گۆڕانکاری لە ناو مزگەوتەکان ڕوونادا لەبەر ئەوەی موعظە بوونی هەیە بەڵام حکمەتی لە پێش نییە. خوای گەورە دەفەرمێ بانگهێشت بکەن بالحکمة أولا ثم بالموعظة الحسنة. لەخوا ڕەجا دەکەم مامۆستایانیشمان کە ئوستازی گەورەی ئێمەن زیاتر ژیری بەکاربێنن پێش ئەوەی بچنە سەر عیلم و معریفەت.